سڵاتان لێبێت بیسەرانی ئازیزی رادیۆ ڕوودا و من ڕاوچی حەسەن لە بەرنامێکی دیکەی پۆرتال پێتان شاد دەبمەوە. ئەم ئێوارەیە دەمەوێت باس لە ئەمژارێک بکەم کە لەم هەفتەیەدا بۆ تا جێگە و قسە و باسێکی زۆری لای هاونیشتمانیان و لە ناو هاونیشتمانیان کاردانەوەیکی زۆری هەبووە بە تایبەت ئەوانەی کە سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاردێنن. لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە تایبەتی تۆڕە کۆمەڵاتی فەیسبوک کەسانێک دەستیان کردو بە دروستکردنی پیجی ساختاوە تا پیجی فیک. ئەو پیجانە بە ناوی دەستگاکانی ڕاگەاندنەوە هەستاون بە دروستکردنی کۆمەڵک پیج و هەروە زۆرترین کەس ڕۆژانە کۆمنت بۆ ئەو پیجانە دەنووسن کە لە کاتێکدا ئەم پیجانە پیجی ساختن و بە هیچ شێوەیەک پەیوەندی بە هیچ دەستگایەکی ڕاگەاندنەوە نییە. ئەمڕۆ باس لەو مژارە دەکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان عومەرشایان ئیدیتۆر لە پۆرتاڵی ڕوودا و هەروەها شاخەوان محەممەد پارێزەر لە ڕووی یاساییەوە باسی ئەومان بۆ دەکات کە ئایا ئەو کەسانی کە پیجی ساختە دروست دەکەن یاخود پیجی ساختە بەکاردێن و خەڵکی لەو ڕێگەیەوە هەڵدەخەڵەتێنن چی سزایەکی یاسایی دایانگرێتەوە. کا عمر بەخێر بێ. سڵام هەیە بۆ جەنابەت بۆ بینەرانمان لە فەیسبووکی ڕوودا و بۆ بیسەرانمان لە رادیۆ ڕوودا و زۆر باشە کا عمر زۆر بەخێر بێ. سەرچاوانم دەمەوێت ئەوش بە بیسەران و هەروە بینەرانمان ئێستا لە فەیسبووکی رادیۆ ڕوودا و هەروە فەیسبووکی ڕوودا و سۆرانی دەتوان بە شێوەیەکی ڕاستەخۆ بمان بێن و لەگەڵمان بەشداریکەن و بە کۆمنت سەرنجەکانتان بنووسن دەربارەی ئەوەی کە ئایا ئەو پیجە ساختانە چ کاریگەرییان لەسەر ئەوە هەیە یاخود ئەو کەسانێک ئەو پیجانیان دروست کردووە بۆچی ئەم پیجانە دروست دەکەن و چه ئامانجێکیان هەیە لە دروستکردنی ئەم پیجانە. کاک عومەرکە لەوە دەست پێ بکەم فەیسبوک بۆ بەدەستێنانی زانیاریە یاخود بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە وەکو کە کۆمەڵک پیج کۆمەڵک کەس پیجی دروست کردووە بە ناوی کەسایەتیەوە یاخود بە ناوی دەستگای ڕاگەاندووە ئایا دەشێت پیجێک شتێک دروست بکات پۆستێک بکات لەسەرەوەی کە بۆ خەڵک دەڵێت کە ئێمە ئۆتۆمبیل دەبەخشینەوە ئەگەر بێت و دە کۆمنتمان بۆ بنووسی ئەگەر بێت و پیجەکەتەمان لای بکەیت ئایا ئەمە هەڵخەڵەتاندنی خەڵک نییە؟ سەرەتا بۆ ئەوەی کە بتوانین باس لە شتێک بکەین کە بۆچی ڕووی داوە ئەبێ ئەوە بزانین کە ئەم شتە بۆچی دروست کراوە یان ئامانج لە دروستکردنی چییە و چۆنە بێ بەکار بهێنرێت دواتر ئەگەین بۆەوە کە ئایا ئەمە باش بەکار دەهێنرێت یا بەکارهێنانەکەی ئەوەتە بووە بە ینی شتی ناڕاست و بڵاوکردنەوەیشتی ناڕاست لە فەیسبوک بە تایبەتی و لە سوشیال میدیا بەگشتی بووەتە ئامانجی سەرەکی بەداخەوە. فەیسبوک لە 2004 لەلایەن زۆکێربەرگەوە دامەزرا ینی ئامانج لەو شێرکردنی بیرروبۆچوونەکان بوو زانیاری بوو گاندنی زانیاری بە ئاسانترین شێوە بە خێراتنی شێوە بوو. لە 2012 ژمارەی بەکارهێنانی فەیسبوک گەیشتە 1 ملیار کەس. لەو کاتەی بوو کە بیر لەوە کرایەوە ینی لەلایەن دەستەی دامەزرێنرانی فەیسبوکەوە بیر لەوە کرایەوە کە بە جۆرێک پیجە ڕاستەقینەکان ئەکانتە ڕاستەقینەکان لەوانەیە کە وەکو بڵێن فەیکن یان ساختن جیا بکەینەوە. بەشێکی زۆر لە سیاسەتوانان لە وەرزشوانان لە هونەرمەندان لە کەسایەتیە بەناوبانگەکانی جیهان هاتنە ناو فەیسبوک خۆیان لەوێ شتەکانیان بڵاو کردەوە ینی بە جۆرێک پەیوەندیکیان لە نێوان خۆیان و خەڵکا دروست کرد ئەو بوو کە گەیشتنەوە قەناعەتەی کە ئەبێت کارێک بکە فەیسبوک کە پیجەکان جیا بکاتەوە لە چونکو بەپێی ئاماری فەیسبوک لەو ساڵەیە یان لە 2012 نزیکەی 10% ئەکانتەکانی فەیسبوک ساختە بوون بۆ خەڵک تۆزێک سەخت بوو کە جیا بکاتەوە کە بۆ نمونە فلان سیاسەتوانێک ڕقسێکی کردو ئەمە ڕاستە دروستیانە هاتن وێریفایان دروست کرد بۆ لای خۆمان پێڵێن سەحەشینەکان لە 29/5/2013 ئەوە یەکەم جار بوو کە ئەو سەحەشینە ئەکتیف کرا و دروستکران. لەو کاتەوە زانیاری لەسەر فەیسبوک و بە گشتی سوشیال میدیا کە دوایتر تویتەر هات دوایەوە ئینستاگرام هات دوایەوە گوگل پلاس هات وە هەموو ئەو شتانی کە لە سوشیال میدیا ئێمە ڕۆژانە سەرۆکارمان لەگەڵی هەیە و ئیشی پێدەکەین بەو وەریفایە ئەناسرێتەوە کە کامە پیجی ڕاستەقینەیە و کامە پیجی ساختەیە یعنی ئەمە زۆر ئاسان زۆر باشانی ئێستا بیسەرانی ئازیزمان و هەروە بینەرانمان لە فەیسبوک بەڕاستی ڕۆژانە ئێمە لە ماوەی ئەم هەفتەیەدا کە بەرچاومان کەوتووە پیجێکی زۆر کراوەتەوە بە ناوی ڕووداوە. یعنی من یەک نمونەت بۆ باز دەکەم بۆ بیسەرانی ئازیز و بینەرانمان باسی لەوە دەکەم کە پیجێک بە ناوی ڕووداوە دروست کرابوو لە ماوەی تەنیا 8 کاژێردا 220,720 کۆمنتی بۆ نووسرابوو تەنیا لە ماوەی 8 کاژێردا و هەروە زیاتر لە 25,000 لایک و چەندین شەیریشی بۆ هاتبوو. لە کاتێکدا ئەو پۆستێکە ئەو پیجەی ئەو کەسێکە ئەو پیجەی دانابوو کە پیجێکی ساختە بوو بەڵام ئەم پیجە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە تۆڕی میدیای ڕووداوە
نەبوو ئەم نمونە تەنیا بۆ ڕووداونا بۆ هەموو دەستگاکانی دیکەی ڕاگەاندن کە پەیجیان بەناو کراوەتەوە ئەوان لە ڕێگەی پەیجەکانەوە دانهەوێت لایک وارووا دانهەوێت کۆمنت بخۆیان کۆ بکەنەوە ئەمە لە کاتێکدایە کە ئێستا سەروبەندی هەڵبژاردنە کاک عومەرەگەر بە خۆشت ڕۆژانە بەرچاو دەکەوێت کە خەڵکێکی زۆر کاندید مەسەلەن کاندیدە بۆ لیستەکان ئەوانە یەکێک لە کۆمنتەکان باسی ئەوەی کردبوو کە کەسێک کەم پەیجانە دادنێ ئامانجی ئەوەیە کە ئەو پەیجە جارێکێ بفرۆشێتەوە بۆی کە لایکی زیاد بێ بفرۆشە بە کاندیدێکی دیکە تەماشا ئەوە بکە ینی ئەنی نمونێ زۆر بەرچاو ڕوون هەیە کە خەڵک چۆن دەهەوێ ساختەکاری بکات لە ڕێگەی فەیسبوکەوە لە ڕێگەی ئەکاونتەکانی دیکەیان و یاخود لە ڕێگەی نەک فەیسبوک لە ئینستاگرام و هەموو بەشەکانی دیکە کاک عومەر دەگەڕێم و لای جنابەت کاک شاخەوانیشمان لەگەڵ لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە کاک شاخەوان محەممەد لە وەکو پارێزەرێک باسی ئەومان بۆ دەکە ئایا ئەو کەسانی کەم پەیجە ساختانە دروست دەکەن و هەروە خەڵکیان پێڵ دەخەڵەتێن ئایا چه سزایەک دایانگرێتەوە کاک شاخەوان ئەم کاتت باش سوپاس کە لەگەڵمانی ئەمڕۆ قسەمان لەگەڵ دەکەی لەسەر و بابەتە ئەگەر بۆمان باز بکەی کە ئەو کەسانی ئەو پەیجە ساختانە دروست دەکەن چه سزایەک دایانگرێتەوە لە ڕووی یاساییەوە سەرەتا ئەو کارستان باش هیبەڕێستان و میوانان لە ستۆدیۆ و سەرجەم بیسەرانی ڕوودا زۆر سوپاس خۆشی لێ دەکەم بۆ هەڵبژاردننی ئەو تەوەرە و هۆشیارکردنەوەی بیسەرانی ڕوودا و بوونی خاڵەتی وا و لەلایەن یاسایی بێشک لە چوارچێوەی یاسای سزاکان ژمارە 11 ساڵی 1969 دووسێ تەوەر باس کراوە لە نێوان ئەو تاوانانی کە ئاماژەی پێ دەکرێت لە بەندی پێنجەم لە مادەی 206 باسی ساختەکردن لە هەڵبژاردننی ناونیشانێک بۆ نمونە ئینتیحالی فیکەی پێ دەڵێن یان بۆ نمونە وەزیفەیەک فەرمانبەریەک مەبەستم لێرە چییە یعنی هەر کەسێک بە ساختە بە ئەنقەست بێخۆی بە ناونیشانێک پیشان بدا وەکو فەرمانبەرێک یا هەر کارێکی گشتی کە لە ئەستۆی بێت بێگومان لە چوارچێوە یاسای سزاکان ئاماژەی بە تاوان کردووە کە ئەمە پێ ساڵسزای هەیە جارێکی تر لە چوارچێوەی هەمان یاسا مادەی 456 لە یاسای سزاکان ئاماژە بەوە دەکات کە هەر کەسێک بە هەڵبژاردننی ڕێگای ساختە و پشنگدار هەوڵ بدات مثلا من فریو بدات لە ڕێگای ئینتەرنێت بێت لە ڕێگای تەلیفۆن بێت لە ڕێگای مەسەنا هەواسی پۆستەر و هەر ڕێگایکی احتیالی بێ وا بکە خەڵکانێک بڕوای پێ بکەن و لە ئەنجامی ئەم بڕوایەش متمانەی پێ بکەن و بۆ نمونە شتێکی مادی پێشکەش دەکەن یان مەسەنەن سیقەی پێ دەکەن مسەمسەکێکی ڕسمی سەنەدێکی ڕسمی دەدنێ یعنی ئەمە لەلایەنی سزایی بێگومان تاوانە و چوارچێوەی یاسای سزاکانش سزای بۆ دادراوە. زۆر باشە کاک شاخەوان ئەگەرەوەت لێ پرسم ئایا لە کوردستان بۆی کە ئەو کەسانە مەسەلەن زوو بدۆزرێنەوە ئایا تەکنیکێکی ئەوەندە بەهێزمان هەیە بۆی کە ڕاستەوخۆ لایەن ئەمنیەکان یاخود لایەنەکانی دیکەەوەی کە پەیوەندیدارە بۆ بابەتەوە بتوانێت کە ئەو کەسە بدۆزێتەوە ئایا تەکنیکێکی ئەوەندە بەهێزمان هەیە کە بۆی ئەو کەسانی و پەیجە ساختانە دروست دەکەن بە ئاسانی بدۆزرێنەوە ئەوانە سزا بدرێن و لە ڕووی یاسایەوە سزا بدرێن؟ ئەمە دەبێ بگەڕێنەوە سەرەتای ڕێخستنی ئەم بوارە یاسای ژمارە 6 ساڵی 2008 لە پەرلەمانی کوردستان دەرچوو کە یاسای ڕێخستنی ئامێرەکانی پەیوەندیکردن و تەلەفۆنی خانەیە لە مادەی سێمی یاسایەکە ئاماژە بەوە دەکات کە کۆمپانیەکانی ئینتەرنێت ئەوانەی کە ئەو بوارەیان ڕەخساندووە مەسەلەن بۆ خەڵکانێک کە بتوانن ئینتەرنێت بەکاربێنن بێگومان ئێمە ئینتەرنێتی ئێمە لە ڕێگەی کۆمپانیەکانە پێویستە ئەو کۆمپانیانە سانسۆر لەسەر ئەو لایەنانەدا بنێن کە هاوبەش دەبن لە ئینتەرنێتەکە و لەوێش یارمەتی دەستگاکانی پەیوەنددار بکەن لە بوونی هەر حاڵەتێک بێگومان ئەمە کاری ئاساییشە لە حاڵەتێک دەرا بدۆ کوسکاڵاکارێک کە هەندێک ناونیشانی پەیجەکە دەدەی و هەندێک لەو زانیاریانە بۆ دەستگایە دەدەی ئەوان بەدۆداچوونی بۆ دەکەن بەڵێ بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت کەمتر خەمیەک هەیە لەو بوارە کە پێویست دەکات زیاتر کۆنتڕۆڵ بکرێ و زیاتر ڕەچاوی ئەولایەنە بکێ کە لە بۆشایی کۆنتڕۆڵ نەکردنی بێگومان خەڵکانەکەن سوودبەندە بنوە لەوانەیە تاوانیش ئەنجامدە. زۆر باشە کاک شاخەوانگیان ماوەی بەرنامەکەمان کەمە دیارە زۆر سپاس کە لەگەڵمان بووی و سپاس بۆ زانیاریەکانە دەمەوێت چەند کۆمنتێک بخوێنمەوە. هاژە سلێمانی سلااو کاکراوچی سلااو لە تۆش هاژەخان
فەلاح سڵاوی کردو سڵاو لە ئێوەش لە هەمووتان. هاژە سلێمانی دەڵە زۆر کات بۆ ناوزڕاندنی ناوەندێکی میدیاییە بێگومان ئێمە باسمان لەوە کرد کاک عومەریش باسی لەوە کرد کە زۆر کەسێ هەندێک جار پیج بەکاردێنێ بۆ ناوزڕاندنی کەسایەتی یاخود بۆ شخصێک بۆ حزبێک یاخود بۆ لایەنێک ئەمانە بەکاردەهێنرێت. سەروەر ئەفەندی دەڵە باشە سوودی کۆمنت و لایک چییە زەحمەت نەبێت. سوودی کۆمنت و لایکەکە ئێمە باسی سوودی کۆمنت و لایک بکەین. خۆی هەر کەسێک کە پۆستێک دەکات لە فەیسبوک یاخود لە پیجەکەی خۆی لایک بۆ ئەوەیە کە کەسەکە کاردانەوەی هەبێت مەسەرەن ئایا ئەم بابەتەی بەدڵە یاخود نا لایک بۆ خۆی بەواتای ئەوە دێکە تۆ پۆستێکت کردووە لە فەیسبوک ئایا تۆ بەدڵتە ئەم پۆستی ئەم کەسە یاخود بابەتی ئەم کەسە یاخود ئەو شرۆڤە یاخود ئەو وێنەیەکە ئەو دایناوە ئایا بەدڵتە تۆ لایکی دەکەی. ئەگەر کۆمنتیش بێت تۆ مەسەرەن کەسێک لە ڕێگەی فەیسبوکی خۆی لە ڕێگەی ئەکاونتەکەیەوە بیربۆچوونێکی خۆی دەربڕیەوە لەسەر بابەتێک اینجا بابەتی جۆرا و جۆر هەر کەسە و باسی بابەتێک دەکات ڕۆژانە لە ئەکاونتەکەی خۆی و هەر کەسە و ئازادە لەم شتێک کە باسی دەکات تۆ دەتوانین لە ڕێگەی کۆمنتەوە کۆمنت بۆ ئەو کەسە بکەی ئایا ئەم بابەتێک کە نووسیوێتی تاوک چەند پەیوەندی بە تۆ هەیە خودت پەیوەندی بە تۆنی ئەمە کۆمنتە دەتوانانی کۆمنت وەکو چۆن دەڵێ هەماهەنگیکردنە لە بینی کەسی ئەو کەسێک کە پۆستی کردووە لەگەڵ ئەو کەسێک کە کۆمنتەکە دەنووسێ. کوردی نیلی دەڵێ پیجی ساختە نازانم چی ئەو پیجەکەی نووسیوە. ڕەمزی عەبدوڵڵا دەڵێ وەڵا باشە سواز بۆ تۆش زەحمەت نەبێ سوودی لایکەوە باسمان کرد کاک سەروەر. کۆمەڵک پیجی کۆمنتی دیکەش هاتووە سوپاسان دەکەین بۆ کۆمنتەکانتان کاک عومەر. ئەگەر شتێکی دیکەت لێ پرسم ئایا ئەوەندە قورسە کە پیجێکی ساختە لە پیجێکی ڕسمی یاخود لە پیجێکی فەرمی جودا بکرێتەوە؟ ئەزانی خۆی مەسەلەکە یەک شتە ئەوەیە کە بۆچی ئەنی پرسیارەکەوێ بۆچی شتە ساختەکان زۆرتر سەرنجی خەڵک ڕادێکێشن. ئێمە پرسیارێکە کە تۆ بە دوای وەڵامەکەی بڕۆی ئاسانە ینی دۆزینەوەی پیجی ساختە و پیجی ڕاستەخینە لە فەیسبوک وتمان بۆ سەحەشینەکە و بۆ ئەگەرێتەوە بەڵێ بورن. ئەلکساندر بین فەیلسوفێکی سەدەی 19 کە لە ئسکۆتلەندا ئەڵێ گەورەترین هەڵەی ینی ذهنی ئینسان ینی ذهنی مرۆڤ ینی ذهنیەتی مرۆڤ ئەوەیە کە زۆر باوەڕەکە ینی باوە بەشتی ینی نامەحدود باوەڕەکە بێ سنوور باوەڕی هەیە بۆ شتانەی کە هەیە کە بە ئیسە بەڕاست بێ ناڕاست بێ ئەمە گەورەترین هەڵەیە چونکو ئەگەر شتێک ناڕاست بێ بێتە هۆی ئەوە تۆ باوەڕکەی بۆ شتەیە. بندن ئاینهاین لێکۆڵەرێکی زانستی سیاسیە لە زانکۆی دارتموس ئەڵێ کە باوەڕی غەڵەت کاتێک کە تۆ ئەبێ بە شتێکی یەقین و ڕاست لێت زۆر زۆر زەحمەتە تۆ بێی ئەوە چاک بکەی. بۆیە شتە ساختەکان کە تۆ یەی ئەو کەسانی کە شتە ساختانە دروستەکەن یەن کۆمەلگا شیەکەنەوە کە ئەم کۆمەلگایەمە لە قەیرانی سیاسیایە لە قەیرانی کۆمەڵایەتیایە لە قەیرانی ئابوووریایە یەن لەوە کەڵک وەردەگرن پیجێکی ساختە دروستەکەن. بۆ نمونە ئێمە پیجێکی ساختە بوو لەسەرەوە بوو کە لەنکرۆزەرێک ئەبەخشینەوە بە کۆمنتی زۆرمان بۆ بێ لەنکرۆزەرێکە بەخشینەوە. ئەمە چییە؟ ئەمە هاتووە باسی کەڵکی لە وەرگرتووە کە قەیرانێکی ئابووری لە ئەمڕۆی کوردستان هەیە و خەڵک بە دوای ئەو شتایە و لەوە کەڵکی وەرگرتووە بۆ بتوانێت زۆرترین لایک و کۆمنت بۆ خۆی ڕابکێشێت. ئەمجا ئامانجی چیە لەمە؟ ئامانجی ئەوەیە کە ئەم پیجە دوای ماوەیەکی تر بتوانێت ناوەکەی بگۆڕێ بەو ڕێژە زۆرەی مەسەلەن بۆ کاندیدەکان زۆرترین لایک و کۆمنتی بۆ بێ پیجەکە ئەناسێنێ خەڵکێکی زۆریان لایکەکەن ئەمجا ناوەکەی باسانیە گۆڕێ. ئەمجا ئەو ئامانجەی کە لە پشتی ئەو مەوزوعەیە کە بۆ خۆی ئەوێ بەدەستی بێنە بەدەستیان یانی زۆر بە ئاسانی. زۆر باشە. بەڕاستی ینی ئێمە ڕۆژانە بە خۆمان کە پیج بەکاردێنین ئەکاونت بەکاردێن بە خۆمان ڕۆژانە پۆست دەکەین لە فەیسبوک. ینی ئینسان ئەوەندە نەهەستیارە لەسەر ئەوەی کە پیجەکان بەکاردێنی. ینی ئەو پیجانە کە فەرمین دیارن هەمویان دیارن کە ئەو پیجانە زانیاری بڵاو دەکەنەوە لە ڕێگەی ڤیددیۆ لە ڕێگەی گرافیکەوە لە ڕێگەی وێنەوە ئەمانە زانیاری بڵاو دەکەنەوە. بەڵام لە کاتێکدا خەڵکێکی زۆر تۆرە ئەم ژمارەی کە من پێم وتی لە 8 کاژێردا 2201 کۆمنت بنووسێ بۆ پیجێک کە داوای ئەوەی کردووە پێشبڕکێ بکرێ پێشبڕکێ لە ئۆتۆمبیلدا ئەم کەسێکە دە کۆمنت بنووسێ لەسەر یەک ئەمە خەڵات وەردەگرێ. ینی ئاستی هۆشیاری خەڵک
لە بەکارهێنانی فەیسبوک لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان ینی ئەمە دەردەخات کە ئەمە ئاستێکی زۆر لاوازە ئەو کەسانی کە فەیسبوک بەکاردەهێنن من قسە لەسەر گشتی ناکەین قسە لەسەر ئەوە ناکەین کە هەموو کەسێک بەم جۆرە ئەو کۆمنتە هاتبوو کۆمنتێک نووسرا بوو کە بۆچی لایک و کۆمنت بەکاردێنین ینی ئەوە خۆی پرسیارێکە کە خەڵک ئەبێ بزانێ کە لایک و کۆمنت بۆ چییە ینی لە سوشیال میدیا بە تایبەت لە فەیسبوک چونکو لە تویتر وانە لە تویتر تۆ توانی بە شێوەیەکی زۆر باشتر بەکاری بێنی چونکو ئەو تۆزێک سنووردارە تویتر لایک و کۆمنت لە چەند ساڵی ڕابردوو لە فەیسبوک کۆمەڵی گۆڕانکاری بەسەریا هات ئەو شتانی کە تۆ بابەتێک ئەنووسی لە پیجەکەی خۆت یا لە ئەکاونتەکەی خۆت زۆرترین لایکی بۆ ینی چی ینی زۆرترین خەڵک ئەمەیە پەسەند کردووە کە زۆرترین خەڵک ئەمەی پەسەند کردو ینی بڵاو بێتەوە لە ناو فەیسبوک و زۆرترین کەس دەتوانێت بیبینێ ینی ئەم شتە هەندێک شتێ کاک ئۆمەر لەوانێ زۆر باشیش نەبێ زۆر ئەوەش نەبێ بەڵام لایکێکی زۆری وایە مەبەستەکە ئەوەیە کە مەبەستی فەیسبوک مەبەستی بەڕێوەبەرانی فەیسبوک لەم لایک و کۆمنتە ئەوەیە کە ئەو شتە باشانە کە زۆرترین لەلای کۆمەلگاوە کۆمەلگایەکی وشیار زۆرترین بابەتە بڵاو بێتەوە بەڵام بەداخەوە لەلای وانە لەلای ئەمەوە بەداخەوە ئەو شتانی کە زۆر لاوازن زۆرترین لایک و کۆمنتیان بۆڕوە و کۆمنتەکانیش بۆ چییە بۆ ئەوەیە کە بیر و باوەڕێکی باش لەوێ شێر بکەیت ینی دانیشی قسەی لەسەر بابەتێ بکەی بەیەکەوە قسەی لەسەر بکەن بەڵام بەداخەوە لەلای ئەمە کۆمنت نووسین یەکسەر بۆتە جنێ و تەشویقکردن و نازڵان زۆر باش کۆمنتی دیکەمان بۆ هاتۆ دەمەوێت زۆرترین کۆمنت بخنمەوە بۆ ئەوانەی کە کۆمنت دەنووسن ئاماژە بەناوەکانیشیان بکەم زێرەوان زێباری دەڵێ ئەی بۆچی ئەو پەیجانە داناخرێن کە بە ناوی کچ دانراون و هەروە ڕسمی خێزانی بڵاو دەکەنەوە یان هی مولحید و دژی ئیسلام قسە دەکەن و جنێ ئەدەنیان ئەوانەی بە ناوی سەرکردەکانی کورد دانراون نوکتەیان لەسەر دروست دەکەن دەڵێت جا چییە با بە ناوی ڕوودا و دروست بکرێت بەڵکو لەبەر خۆشەویستی بێت کاک زێرەوان ئەوەی کە پەیجی بە ناوی ڕووداوە دروست کردووە ئێمە مەسەلەن خۆشەویستیمان بۆ هەر کەسێکەیە کە مەسەلەن بابەتێکی ڕوودا و شێر دەکاتەوە کۆمنت لەسەر بابەتێکی ڕووداودا لەن هەر پێیجێکی دیکە کە زانیاری بێت و بگات بەدەستی خەڵک ئێمە ڕێستەوە دەگرین بەڵام ئەو پەیجێکی ئێمە ئەمڕۆ باسییان لێوە دەکەین ئەو پەیجانە هیچ نەبە خۆشەویستی ئەم دەستگایە کە بابەتەکەی بۆ بڵاو دەکاتەوە نە بۆ خۆشەویستی هیچ کەس و هیچ تاکێکە ئەمە کە ئەو پەیجەی داناوە تەنها بۆ بەرژەوەندی خۆیەتی بۆ ئەوەیە کە لایکی زیاد ببێ و هەروە یاخود هەندێکیان هەیە دەمێک کە پەیجەکان دانەوە بەڵام دانەوێت پەیجەکان بەرز بێت و یاخود لایکی پەیجەکان بەرز بێتەوە کۆمنتیان هەبێت ئەمانە بۆ ئەوەیە نەک بۆ ئەوەیە کە بۆ خۆشەویستی بێ ئەمانە کە لەسەر ئەوەش کە دەڵێ بۆ داناخرێن ئەمانە ئێمە کاکشاخەوانیش باسی کرد ئەو مەسلەی داخستنی پەیجەکان ینی خەڵک بەداخەوە ئەویش هەرەگەڕێتەوە بۆ نەبوونی زانیاری لەسەر سوشیال میدیا داخستنی پەیج لەلایەن فەیسبوکەوە کرێ خۆ لەلایەن ڕووداوە ناکرێن لەلای پێیجێکتر ناکرێت ئەوەی کە ناوی ڕووداوە بەکاردەهێنێ ینی خەریکە بە ناسنامەی تۆ کارێکی ساختەکە ینی تۆ هیچ کەس ناتوانێت ئەمە قبوڵکە تۆ لە دەرەوە بی بە ناسنامەی مثلا حەسەن محمود بچێ شتێک بکە ینی ئەو کابرایە کە شخصیەتێکی حەقیقی ینی ئەتوانێت بڕوە سکاڵا بکە سکاڵای ئەمەش لای فەیسبوکەوە فەیسبوکە شتانە داخە زۆر باش کاک ئۆمەر کاتمان ئەوەندە نەماوە بەڵام ئەگەر دوا پرسیار ئەوەت لێ پرسم چی بکرێت بۆ ئەوی خەڵک لەو جۆرە بابەتانە دوور بکەوێتەوە و هەڵ نەخەڵەتێنرێت ئەوە دیسانە گەڕێتەوە بۆ وەرگرتنی زانیاری ینی کەسێک کە زانیاری هەبێت لە بەکارهێنانی شتێک مۆبایلە تەلەڤیزیۆنە سیارەیە و سوشیال میدیایە بەگشتی ئەگەر زانیاریت هەبێت لەسەر ئەوە ئاسانە جیاکردنەوەی ڕاستی و دروستی لە ناڕاستی و نادروستیەکان بۆ نمونە تۆ توانی بڕۆی مەسەن پەیجی ڕوودا و ئەگەر شتێک بڵاوکاتەوە خۆ دیارە ڕوودا و کامەیە پەیجی ئەسلی ڕووداوە و بابەتەکانیش دیارە ئەسڵن تۆ کەسەی بکەی ئاژانسێکی گەورەی وەکو ڕوودا و ئەو شتانە کە زۆر لاواز و زەعیفن بڵاو ناکاتەوە ینی خۆی بینەروە ئەو کەسەی کە ئەو شتە بینێ لە یەکەم پۆستیابێ ئەو پرسیار لە خۆی بکە ئایا ڕووداوم کارەکە و بە سێرچێکی زۆر سادە کە ڕوودا بنووسی ئەتوانێت بیجاتەوە ڕووداوی هەر شتێکی تر ئەمە بۆ پەیجەکانی دیکە شوایە بۆ دەستگاکانی دیکە شوایە بۆ هەر ئەوانە زۆربەی ئەوانەی کە پەیجی ڕسمین و خەڵک زۆرترین زانیاریان لێ وەردەگرێت ئەمانە ڤێریفای کراون ئەمە سەحەشینەکە بەوەی خەڵکە باشتر تێبگات کە ڤێریفای ڕەنگە زۆر کەسیش ئێستا بزانێت کە ڤێریفای چێچکە دەمێکە فەیسبوک لە ناو خەڵکدا بڵاو خەڵکێکی زۆر فەیسبوک بەکار دەهێنن دەمێت چەند کۆمنتێک بخوێنمەوە کە لەسەر ئەم بابەتە داوێنە جگەلەوانەی کە ئێستا بۆمان دەنووسن سەفەر خالید نووسیوێتی دەڵێت چەندین پەیجی ساختەدانراون دەڵێن دە کۆمنت بکە ناوت دەچێتە ناو تیر و پشک و بۆ بردنەوەی ئەو سیارە ئەوەش جۆرێکە لە ڕابواردن بە خەڵک تکایە هیچ کەس لایک کۆمنتیان بۆ نەکات چونکە تەنها بۆ بەرزکردنەوەی لایک و ئەکتیڤی پەیجی ساختەیە یەکێکی دیکە نووسیوێتی ئەو ڕۆژەی بە تەواوەتی بێئومێد دەبی ئەو ڕۆژەیە کە تێی دەگەین هەواڵ و پەیجی ساختە چەند ئاسان دەتوان هەزاران کەس
بە خوێندەوار و مامۆستا و خوێندەواری زانکۆوە فری بدەون و بزانن کە ئەو پەیجانە تاوەک چەند ڕاستە بێگومان ینی ئەمە نمونەیەکی دیکەشەیە باوەڕکە من یەکێک لە پەیجەکان بینیم کە ئەو پێشبڕکێی دانابوو لەسەر ئۆتۆمبیل کەسێک کە ئاستێکی ینی لە ئاستێکی زۆر بەرزی معرفیشدا بۆ لە پۆستێکی باڵاشی هەبوو لە یەکێک لە دەستگا حکومیەکانی هەرێمی کوردستان چ بوو پەیجی ئەو پەیجی شێر کردبووە کە بابەتەکەی دانابوو ینی ئەوە دەکات ئەوەی کە ئەو کەسەی پەیوەندی بەوەوە نییە تاواکو چەند ئەم کەسە پەیوەندی نیەکڕاتی تۆ بینی کە پێیجێک 200,000 کۆمنتی بۆ ڕۆشت بێخۆ 200,000 کەسە لە هەموو چین و توێژێک دێتەوە ینی خۆ توێژێکی دیاریکرااو نییە. زۆر سپاس کاک عومەر شاهین ئیدیتۆر لە پۆرتاڵی ڕوودا و هەروەها سپاس بۆ کاک شاخەوان محەممەد و کوپارێزەریش لەگەڵمان بوو. سپاس بۆ کۆمنتەکانتان بوو برنکە نەمانتوانی هەموو کۆمنتەکان بخوێنینەوە. سپاس بۆ کۆمنتەکانتان سپاس بۆەوەی کە تاوەکو ئێستا بیسەرمان بوون. ڕێز و خۆشەویستی پرۆدوسەر و پێشکاری بەرنامە ڕاوچی حەسەن قبول بفەرمون هەروەها هاوکاریشم ڕێبین ڕوانزی لە کۆنتڕۆل. سپاس کە تاوەکو ئێستا بیسەر و بینەرمان بوون.